6 ساڵ بەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم تێپەڕ دەبێت کە لە ڕۆژی 25 ئەیلولی ساڵی 2017 دەسەڵاتدارانی هەرێم بۆ جابوونەوە لە عێراق ئەنجامیاندا. بەڵام ڕیفراندۆم نەک دەوڵەتی سربەخۆی بەدوای خۆیدا نەهێنا، بەڵکو لە ئێستادا دۆخی ئابووری و سیاسی هەرێم لە هەموو کات بە خراپتر دادەنرێت. بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێم پێیان وایە ڕیفراندۆم لێکەوتەی خراپی هەبووە. کاتەکەی کاتێکی گونجاو نەبوو بۆ ڕیفراندۆم، بەداخۆ سیاسەت مەدارەکانمان هەڵەبوو کاتی ڕیفراندۆم نەبوو، چونکە ئەبێ ژێرخانی ئابووری بتەوکەی بۆ ئەوەی بتوانی کە دەوڵەتێکی سربەخۆ دروستکەن لە عەقڵ خەڵکەکە بەرگەی دوومان بێموچەیی بگرێت. هەرچەندە زۆربەی خەڵکی کوردستان دەنگیان بە ڕیفراندۆمدا و لایەنە سیاسیەکانیش پاڵپشتی پرۆسەکە بوون، بەڵام لێکەوتەکانی ڕیفراندۆم کۆتایی بەم کۆدەنگیە هێنا. بەتایبەت دوای لەشکرکێشی عێراق بۆ سەر ناوچە کێشە لەسەرەکان و گەلە کۆمەی وڵاتانی هەرێمایەتی لەسەر هەرێمی کوردستان. ڕیفراندۆم دەنگە گەلی کورد و بە هەموو دنیای ناسان، ئەگە سەرکەوە و سەرنەکەوە ئێمە بە هەموو ژیانمان ناسان، ئێمە کوردین داوای سربەخۆیی یەکەین. خۆزگا ئیمڕۆژ ڕیفراندۆم باید دەنگم بدایێ. ئەی تۆ لەسەر ئەوە نە واتێ وتیان بە یاخی کورد بەرزەوە تۆهینن یاڕای کوردیان ئەم عالەمە چەپی کوتا ئەوە نییە ئەی ئیسفادەمان کرد لێی ناوەڵە ئیسفادەمان نەکرد ئێسێشەرەکی خوا بەشکە مسلاحەت بخاتە ناویان و مسلاحەتون و دڵیان نەرم بوێ بۆ ئەم خەڵکی فەقیر و فەقرا و ینی شتێ بکەن هەرکیان هەرکی لاکە تەفاومی و هەمەش پێ خۆی لەوە ئیسفادەمان نەکرد بەشکەم بەخوا لەمە خوا بیان خاتە ئیسفادەیە بکەین تەفاهم بکەن و کۆ و ڕێک و پێکن و هێمەش وە سەرفترە و زەکات شتێکمان بدەنێ خۆ هەر بووە ئەوە بۆ سەرفترە و زەکات یعنی هەرچەندە کۆمەڵگەی نێودەوڵەتی و بەتایبەت ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیش دژی ئەنجامدانی ڕیفراندۆم بوون، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم تاکلایەنە پرۆسەکەیان هەر ئەنجامدا. پشتگیری داودەوڵەتیان نەبوو، ئەمریکا کازێکی نووسیوە بەسۆل بەرزانی لە دڵی خۆی خلکاری بەڵاوی نەکردو بۆ بلێت بزان چەند کەس داڕازیە و چەند کەس ڕازیە، ئەوێ ئەخسای بکردای ئەخسایە نەکرد، ئینکاریان کرد و ئاوای لێ هاتووە. واتە ئێمە هەرێمەمان لێرە دروست کردووە بەچی دروست کردەوە؟ مەسەلەن وڵاتانی غەربی پارێزن ناکرێ ئێمە گوێ لەوان نەگرین یا ئەتیبار بۆ بۆچوونی ئەوان دانەنێ ڕیفراندۆم ئەنجام دەین. ئەو ڕیفراندۆمەی کار لە ڕابردووە ئەنجامدرا لە ڕاستیە ئەگەر بۆ دەوڵەتی سەربەخۆ بووایە زۆر ئاسایی بوو، بەڵام کاتێک سەرەتا وا لە میلەت تێگەیەنرێکە بۆ دەوڵەتی سەربەخۆی و دواتر کە پەشیمانی تۆ ئەڵێ بۆ دەوڵەتی سەربەخۆ نیە تەنها ڕاپرچێک ئەنجامدا کێشەکە لێرەوە دەست پێکا تا تۆ یاریت بە شارنووسی میلەت تێکۆ کردووە. ئەمە واکە وڵاتانی تریش ئەوانەی کە ئەوانەیش کە پشتگیریمان لێکن، ئەوانەی کە ئێمەیان لەم ناو ئەم چوارچێوە جوگرافیا ڕاگرتووە بکەونە گومان و لێمان ینی نەتوانن وەکو پەک پێی پشتگیریمان لێ بکەن. دوای 6 ساڵ لە ڕیفراندۆم و لە دەستدانی ناوچە کێشە لەسەرەکان لەلایەن کوردەوە لە ئێستادا دۆخی ئابووری و سیاسی هەرێم ڕۆژ لە دوای ڕۆژ لە خراپتر بووندایە و بەرپرسانی هەرێم چاویان لە عێراقا بۆ دابینکردنی شایستە داراییەکانی هەرێمەکە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.